بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين، صلاة تفتح لنا أبواب الرضا وتغلق بها أبواب الشر. ئازیزان و خۆشەویستان ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خوای گەورە لە گوناه و تاوانی هەموو لایەکمان خۆش و عاقبەتمان بەخێر بگێڕێت. لیباسی حیا و حورمەت کاتە بەرگی هەموو لایەکمان و تاجە عیزت بۆ هەموو لایەکمان. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە پڕ لە حیا و شەرم و حورمەت. الئیسلام كله حیاء. ئیسلام هەمووی حیا و شەرمە. بۆیە زانایان فەرموویانە حیا ئەخلاق و ڕەوشتێکە، ئاکارێکە بەڕاستی بەرەو بە هەموو کارێکی خێر و جوانەدات. وازهێنانە لە هەموو شتێکی ناشرین، خوی ناپەسەند، کاری ناڕەوا، بێویژدانی، بێزەمیری. حیا شەرم لە ئاینی پیرۆزی ئیسلامە صیفاتی ئەو کەسانەیە کە خاوەنی صیفاتی بەرزن، ئەو کەسانەی کەوا مەدەح کراون، ئەو نەفسە پاکانە و مەحموودانەی کەوا بەڕێزن. حیا و شەرم سەرچاوەی هەموو ئەخلاقە جوانەکانە، سەرچاوەی هەموو ئاکار و ڕەوشت و مەکاریمی ئەخلاقە، زینەت و جوانی ئیمان و دینە، شیعاری ئیسلامە، سروتی ئیسلامە. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. حیا کە شیعارە، هەر کەسێک بیپارێزێت خاوەنی حیا و شەرم بێ، دڵنیا بە ئەو کەسە تەقوا لە دڵیا جێگر بووە. بۆیە خاوەنی حیا و شەرمە، بۆیە حیا و شەرمی هەیە، بۆیە برەو بە حیا و شەرمەدا. پێغەمبەری ئازیزشمان ئەفەرمێت لكل دين خلق وخلق الإسلام الحياء. رواه ابن ماجه. هەموو دینێک ڕەوشتێکی جوانی هەیە. جوانترین ڕەوشتی ئاینی پیرۆزی ئیسلام کە سەرچاوەی هەموو ئاکارە جوانەکانە حیا و شەرمە. حیا و شەرم بەڕاستی لە ئاینی پیرۆزی ئیسلامە دەستورە و شیعارە و سروتە. پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان لە فەرمایش دەترا فەرمێت الإيمان بضع وستون شعبة والحياء شعبة منها. ئیمان شەست و ئەوەندە بەشە. بەشێک لەو ئیمان و دینەی ئینسان حیا و شەرمە. و هەروەها پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت الحیاء كله خەیڕ. حیا شەرم هەمووی بەڕاستی خێر و بەرەکەتە بۆ ئینسان، بۆ کۆمەڵگا، بۆ موسڵمانان. وهبی کوڕی منەبه ئەفەرمێت الئیمان عریان ولباس التقوى وزینة الحیاء. ئیمان ڕوتە، ئەوەی کەوا لیباس و بەرگێتی تەقواکەیەتی. التقوى شعار المؤمن، دەستور و سروتێتی. حیا و شەرمیش وەک شعار و سروتە، زینەت و جوانی و ئیمانەیە. وای گەورە لە چەند ئاەتە کە ئەمر بە ئیماندارانەکە، ئەمر بە حیا و شەرم و کردەوەی جوانی شەکات. والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات. یەکێک لە ئەعمالی صالحە وەکو ئەرزیشم کردن و سەرچاوەی هەموو مەکاریمە ئەخلاقەکان، ئەخلاقە جوانەکان، بەرزترینی ئەخلاق و ڕەوشت حیا و شەرمە. خوا فەرمی ئیمان بێنن، کردەوەی چاک بکەن. سەرچاوەی هەموو کردەوە چاکان و زینەت و جوانیان حیا و شەرمە. یەکێک لە ساڵحینە فەرمێت
من كساه الحياء ثوبه لم ير الناس عيبه. هەر کەسێک حیا و شەرم بکاتە بەرگی خۆی خەڵکی عیب و عاری نابێنن. خۆشەویستان، بۆیە پێغەمبەری نازدارمان لە فەرمایشتێکە فەرمێت ڕوو ئەکاتە ئەوانەی کەوا بێحەیان، ئەوانەی بێشەرمن، ئەفەرمێت ئەم شیعارەیەوە هەڵتان کردووە کە شیعاری بێحورمەتی و بێشەرمیە بەرامبەر بەخوا و خەڵقی خوا. بەڕاستی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە، تاوانێکی قێزەونە وە لە کەلامی پێغەمبەرانی پێشووە کە پێغەمبەر ئەفەرمێت إن مما أدرك الناس كلام النبوة إذا لم تستحي فاصنع ما شئت. رواه البخاري. پێغەمبەری خوا فەرمێت لە وتەی زێڕینی پێغەمبەرانی پێشووتر و ئێمەش وە خەڵکی بەڕاستی پێی گەشتووە هەر کەسێک حەیای نەبوو شەرمی نەبوو چی ئەکا بابی کات. یعنی بێحەیایی و بێشەرمی وەکە ئینسان زوڵم بکە، ستەم بکە، درۆ بکە، غەش بکە، بوهتان بکە، خیانەت بکە، زوڵم بکە. ئینسان کە حەیا و شەرمی نەبوو نەیگەڕێنێتەوە لە گوناح، حەیا لە خوا، لە خەڵقی خوا، لە فریشتەکانی خوا، بەڕاستی تر هەموو شتێکی لەدەستێ. وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حياؤك فاحفظه عليك فإنما يدل على فضل الكريم حياؤه إذا قل ماء الوجه قل حياؤه ولا خير في وجه إذا قل ماؤه. شاعرة فرمت حياء شرمت احتفاظي بيو بكى چونکە کەرەم و ڕێزی تۆ بە حیا و شەرمەوەیە. هەر کەسێک بەڕاستی ئەگەر حیای تکاو ئاوی حیا لە ناو چاویان نەما ئەو کەسە بەڕاستی هیچ خێرێکی تیا نابینرێت، هیچ بەرەکەتێکی تیادا نییە، هیچ سوودێکی نییە نە بۆ خۆی، نە بۆ خێزانی، نە بۆ کۆمەڵگای، نە بۆ خاک وڵات و نیشتیمانی. بێحەیایی و بێشەرمی بەڕاستی ئەو کارە قێزەونەیە کە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسەر چاوەی تاوان و گوناهەکان ناوزەندی کردووە. ئیسلام هەمووی حەیایە. سەریعەتەکانی قورئان کەن قل للمؤمنين يغضوا من أبصارهم. بمسلمانان بڵێن چاویان داخەن لە ئاستی حرامە، سەیری ناموسی خەڵکی نەکەن، ئەینەنشت بە ئافرەتان، بە ئافرەتە مسلمانەکان چاویان داخەن لە ئاستی پیاوی بێگانەدا. ئەمە حەیا و شەرمت فێرەکە. ئەمڕۆ کە نەزەری حرام تەرویجی پێدرێ، برەوی پێدرێ، حەیا و شەرم نەماوە لەناو مسلمانانە، لەناو ئیماندارانە، چ پیاوان و چ ژنان هەموو لایەکمان کە بەڕاستی تاوانبار و گوناهبارین. حەیا و شەرم شیعاری مسلمانانە وازمان لێهێناوە. خۆشەویستان، هەر ئاەتی قورئانە فەرمێت وەلیەستەعفف الذین لا یەجیدون نکاحا حتى يغنيهم الله من فضله. ئەوەی ناتوانێت ژن بێنێ با بە حەیا و شەرمی خۆی دانیشێت، ئاگای لە خۆی بێ، حورمەتی خۆی ڕاگرێت، هەتا خوای گەورە دەرگای خێری لێ ئەکاتەوە، خوای گەورە دەرگایەک لێداغا سەدی تری لێ ئەکاتەوە. بەتابەت گەنجان لە ئەمڕۆدا تووشی گوناهە بن، تووشی تاوانە بن، بەڕاستی هۆکارەکەی ئەوەیە حەیا و شەرم نەماوە لە ناویانە. گەنجانی ئیماندار شاب نەشأ في عبادة الله بێ، خوای تەبارەک وتەعالا لە دنیا و لە قیامەتدا سەربەرزیەکە. لەم دنیادا ئاگاو لە حەیا و شەرمی خۆت بێ، خۆت نەدۆڕێنیت، نەبی بەدیلی نەفست، نەبی بە عەبدی هەوا و ئارەزوو شەهوەتت. دنیا هیچ نییە، دنیا تەواوە بێ، بەڵام تاوان و گوناهاکەت ئەمێنێتەوە، وئیلا مەگەر تۆبەی بکەیت و نەگەڕێتەوە سەری. خۆشەویستان، قورئان فەرمایشتی پێغەمبەر سەڵات و سەلامی لەسەر بێ زۆر تەئکید لەسەر بوونی حەیا و شەرمەکاتەوە لەناو مسلمانانە. بۆیە پێغەمبەری ئازیزمان لە فەرمایشترا فەرمێت حەیا و ئیمان بە یەکۆن. الإيمان والحياء قرنا جميعا فإذا رفع أحدهما رفع الآخر. حياء وإيمان بيكو بسراون. أجر حياء نمينت إيمانش نامينت، أجر إيمان نبو حياء وشرمش نامينه. خۆشەویستان، وازهێنان لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە، فەرامۆشکردنی خێزان و ماڵ و منداڵ، ئەمە گەورەترین بێحەیایی و بێشەرمیە.
کە خەڵکی واسی لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە هێناوە، ماڵ و منداڵی ئیهمال کردووە. زۆر جارێ ئەمەمان باس کردووە، ئێستا گروپەیە گەنجانی من و تۆ بە فریوەدا، گەنجانی من و تۆ ڕوت و قوتەکاتەوە و ڕسمی ئەگرێ و ڤیدۆی دەرەکا و دوایی فلیمی خراپی پێ دەرەکا و دوای داوای تۆ بەشی لێ ئەکات. تۆ حکومەتت نییە، حکومەتێکی فاسد و ساقیتت هەیە، بەڵام تۆ بێ ورای خۆت و عائیلەی خۆت بی، ورای ماڵ و منداڵت بی. فەساد شەپۆ لەدا، ئەمڕۆ تەرویج بە فەساد ئەدرێ. تۆی باوکو و دایک ئاگای لە گەنجەکە نەبێ، لە دنیا و لە قیامەتە باجەکەی ئەدەیت. وما علينا إلا البلاغ. زۆر جار وتمانە باوکان دایکان ئاگاتان لە کچەکەتان بێ، ئاگاتان لە جلوبەری کشتان بێ، ئاگاتان لە کوڕەکەتان بێ، ئاگادان لەو ئەنتەرنێتە کە شەیطانێکە لە ماڵۆ دامان ناوە هەموو لایەکمان. بەڕاستی ئەمڕۆ گەنجان پیا و ژن و گەورە و بچووک بووەتە عەبدی، کارەساتی لە کۆمەلگا ناوەتەوە. هەموو لایەکمان ئەزانین واقعە، ناتوانین لێی ڕاکەین. بەڵام بێحەیایی و بێشەرمی لەوایە کە وازمان لە نەسیحەت و ئامۆژگاری هێناوە، وازمان لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە هێناوە. ئەمڕۆ نەبوونی حەیا و شەرمە وای کردووە ئەولاد ڕێز لە باوکو دایک نەگرێ، ئەولاد باوکو دایکی بخاتە سەر جادە، بخاتە خەڵوەتگای پیران، ڕێزی لێ نەگرێت. هەڵچاقێ بەسەر باوکیا و بەسەر دایکیا، بڵێ ئێوە کەودەنن نەزانن، پیرن پەکەوتن، تووشی فقدان و زاکیرە بوون نەزانن هیچ نازانن. ئەمڕۆ بێحەیایی و بێشەرمیە وای کردووە ئەولاد بەرامبەر باوکو دایک. بێحەیایی و بێشەرمیان نەماوە لە کۆمەڵگا، منداڵەکان و گەنجان ڕێز لە خۆیان لە گەورەتر ناگرن، ڕێز لە ئوستاز و مامۆسایان ناگرن، ڕێز لە ڕیشپی و ڕیچەرمەکانیان ناگرن. لەیسە منا من لەم یوەقیر کەبیرەنا، لە ئێمە نییە پێغەمبەر فەرمێت، لە ئێمە نییە بە هیچ شێوازیە، لە ئومەتی من نییە ئەو گەنجەی ئەو منداڵەی ئەو کەسەی کە ڕێز لە خۆی لە گەورەتر نەگرێت، حورمەت و ڕێزی گەورە نەزانێت. خۆشەویستان، ئەو کەسەی بێ حورمەتی بەرامبەر پیرێ بکە، خوای گەورە نایکوژە تا بێ حورمەتی بەرامبەر ئەکرێت. من دقە دوقە لە دەرگار کەس بێتەوە لێتە درێتەوە، نەڵێ من ئەمڕۆ گەنجم توانامەیە گاڵتە بە پیرێکەی هەڵناسی لەبەری دەستی ماچ ناکەی، قسە لە قسەیەکەی، گاڵتە بە قسەیەکەی، دڵنیابە گاڵتە پێکرێتەوە. خۆشەویستان، بێشەرمی و بێحەیاییە ئافرەتانمان جلوبەرگی شەرعیان فڕەداوە، جلوبەرگی کوردەواری لەبەر ناکەن. ئەو جلوبەرگەی نەنک و دایکەکانی ئێمە لەبەریانە کرد، پڕ لە حەیا و شەرم و حورمەت بوو، ئەمڕۆ نەماوە. ئەمە گەورەترین بێشەرمی و بێحەیاییە، و هەروەها بێحورمەتی و بێشەرمی و بێحەیاییە دەسڵاتدار بەرامبەر بە ئەم میلەتە زوڵمەکە ستەمەکە، نانی ئەبڕێ قوتی ئەبڕێ، خیانەتی لێکا، بێوەعدە بێوەفایە بەرامبەری. لەوەش گەورەتر بێحەیایی و بێشەرمتر لەم دەسەڵاتە ئەوەیە دیسان بانگەشەی هەڵبژاردنەکە و ئەندامەکانی دائنێ و خۆی هەڵەبژێرە و وعد و عود بە خەڵکە دەن و درۆ ئەکەن. ئەوە گەورەترین بێحەیایی و بێشەرمیە. لەوان بێحەیاتر و بێشەرمتر ئەزان کێ؟ ئەوەیە کە دەنگیان پێدات، ئەوەی کەوا بۆریەکا بۆیان، ئەوەی کەوا پشتیوانیەکا. خۆشەویستان، چونکە 30 ساڵە تۆ زوڵمت لێکرێت، 30 ساڵە تۆ فەسادی عەقیدەی و ئەخلاقی لە وڵاتە بڵاوکرێتەوە، 30 ساڵە بێدینی بڵاوکرێتەوە لە وڵاتی من و تۆ، 30 ساڵە خەڵک نانی ئەبڕێ، ئاوی ئەبڕێ، ئەتنا خزمەتی ناکرێت. ئێستا دەنگی پێ بدەین مانای وایە ئەو کەسەی کە وعد بە تۆ ئەدا، درۆ لەگەڵ تۆ ئاکا، 30 ساڵە بێوەعدە لەگەڵ تۆ، بێحەیا و بێشەرم و ستەمەلیەکە، تۆ دەنگی پێ دەی، مانایە تۆ لەو بێحەیاتری کە دەنگی پێ دەی. لەگەڵ ڕێزما بۆ هەموو لایەک بەڕاستی خۆشەویستان، بێوەفایی و بێوەعدی بێشەرمی ئەوەیە، گەورەترین بێشەرمی ئەوەیە کەوا ئینسان برەو بە بێدینی بدا، بانگەشە و بێدینی بکات، دوور کەوێتەوە لە دین. ئەمڕۆ شیعار و سروتی کۆمەڵگای کوردەواری و عەرەبی و جیهانی ئیسلامی تەرویجدانەوە بێدینی، تەرویجدانەوە بەرنامە بێدینی. ئەمە گەورەترین بێحەیایی و بێشەرمیە لە کۆمەڵگای من و تۆ خۆشەویستان، کە ئەمڕۆ ئەکرێت و خەڵکیش دوایان نەکەوێت. ئەوە تا هاوڕەگەزبازەکان لە وڵاتی من و تۆ بە ئاشکرا بانگەوازی بۆکەن. ئەگەر دەسەڵاتێک دەسڵات بێت خاوەنی ئەدنا حەیا و حورمەت بێ، لەبەر ئەو میلەتە و خەڵکی میلەتەکەیشی بێت، نایانگرێ هەمویان لە قەست و بخاتە خوارەوە، کە ئەوە ئەمری ئیسلامە. ئەوەی نێربازە بێت لە قەستێک و بێخێتە خوارەوە، شەق و پاق ببێت.
ئەمە ئیسلام وا فەرمێت چونکە ئەمانە مایەی فەسادن لە ئیسلامە فەرمێ فەواسقی خەمسە کوشتنی واجبە مار و دوو بشکەمانە وەڵڵا ئەمانە لە مار پیسترن لە دوو بش پیسترن لە زەردەواڵە خراپترن چونکە ئەخلاق نەیانن لە کۆمەلگا ویژدان نەیان لە کۆمەلگا کە تۆیەک لەم وڵاتە گەورە بە ناوی ئازادیەوە بە ناوی هاوڕەگەزبازیەوە تەرویجی پێدەی بەرنامەی بۆ سازەکەی نایگری گەنجی من و تۆ وێرانەکە ئینتیمای دینی و قەومی و نیشتیمانی نەماوە بۆ کارەکەی ئەوەیە کەواتە ئەمە گەورەترین بێحەیاوی بێحورمەتی و بێشەرمیە کە لە وڵات من تواکرێ ئەو هەموو فەسادخانەکە دانراوە ئەو هەموو بار و نادێکە دانراوە ئەو هەموو یانی شەوانەکە دانراوە ئەمە گەورەترین بێحەیاوی و بێشەرمیە لە وڵاتی من و تۆ داکرێ و دەسەڵاتی ئەدنا نەقەی لێوە نایە و بەڵکو و تەرویجیش پێدات کەواتە خۆشەویستان بێحەیایی و بێحورمەتی و بێشەرمی گەورەترین تاوانە بۆیە پێغەمبەر ئەفەرمێت هەر کەس ئیمانی ببێ حیا و شەرمی هەیە هەر کەسێک حیا و شەرمی هەر کەسە ئیمانی نەبێ حیا و شەرمیشی نییە یان حیا و شەرمی نەبوو ئیمانیشی نییە بەڕاستی ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە بەگشتی نەبوونی حیا و شەرم وای کردووە بەڕاستی مسلمانان لاواز بن زەعیف بن سەرکز بن ژێر دەستەی دەستی کوفر بن نەمانێ و حیا و شەرمەیە ناومانە تا نەگەڕێنەوە بەو شیعارە بەرزە تەرویجدان بەو شیعارە بەرزە برەودان بەو شیعارە بەرزە هەر زەلیل ئەبی هەر ڕسوا ئەبی هەر زاڵم زوڵمت لێەکە ئیتر قیامەتیشت خوا محاسبە دەکا هەی مسلمانی ئیماندار کە ئەتوت من مسلمانم حیا و شەرمت کووە ئەدەب و ڕێزت کووە نەتبوو ئەگەر حیا و شەرمت ببوایە دیفاعت لە بەرنامەکەی خۆتە کرد دیفاعت لە دینەکەی خۆتە کرد نەسیحەتی ماڵ و منداڵتە کرد ئاگاو لە خۆت و ماڵ و منداڵ و جلوبەرگی خۆت و ماڵ و مناڵ و نان و ئاوی ماڵ و منداڵتە بوو کە حرام نەبوو کەواتە لە دنیادا نەکبەتی ڕوتیەکە وەک ئەمڕۆ نەکبەتی ڕوویگرێتە هەموو لایەکمان لە قیامەتی شا بەڕاستی ئەم پرسیارەی پەروەردگار و وەڵامەکەی زۆر ناڕەحەتە خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ و لە هەموو لایەکمان خۆش بێ خوای حیا و حورمەتمان بیتێ خوای حیا و شەرممان بیتێ خوای لیباسی حیا و شەرم بکەیتە تاجە عیزەت و بگەیتە بەرگمان بگەیتە سەر سەرمان لە بێحەیایی و بێشەرمی ڕزگارمان کەی خوایە تۆزێ غیرەتمان بیتێ خوایە تۆزێ غیرەتمان بیتێ بەرامبەر بە دینمان بەرامبەر بە ئەخلاقمان بەرامبەر بە خاک و وڵات و نیشتیمانمان بەرامبەر بە ئینتیما بۆ دینەکەمان بۆ وڵاتەکەمان یا ربی خوای عەقڵ و شعورمان زیاد کەی چیتر بێحەیا و بێشەرمەکان نەمان خەڵەتێنن فریومان نەدەن دوای وعد و پەیمانیان نەکەوین چەپڵەیان بۆ لێ نەدەین یا ربی خوای لە تەپاڕێنەوە دڵەکانمان نورانی کە بە لوتفی خۆت بە نووری خۆت بە نووری پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم خوای لەسەر ئیمان و دین و کەلیمەی لا إله إلا الله ومحەممەد ڕزابمان ژێنە بمان بنە زیندوومان کەرەوە یا ربی خوای گیان لێ تەپاڕێنەوە لە بەڵاو لە مصیبەت و وەبا و نەخۆشی و ناخۆشی پارێزاومان کە بمان پارێزە بە تایبەت لەم نەخۆشی کۆرۆنایە یا ربی خوای هەڵیگرە لەسەر هەموو جیهان لەسەر ئەرزامەی یەڵا ئەوەی تووشی وە خوای شیفای عاجز و پەلی ببنێرە ئەوەی پێی وەفاتی کردو خوای پلەی شادی پێبەخشە یا ربی خوایە ئەوەی سەلامەت بووە تایسە خوای سەلامەتری کەی خوای هەموو لایەکمان سەلامەت کەی خوای لە دەرد و بڵا لامان دەی لە زاڵ مستەمکار لامان دەی لە زاڵ مستەمکار نەجاتمان دەی ئەوەی بێشەرمە بێحەیایە بەرامبەرمان ستەممان لێکە خیانەتمان لێکە تەرویج بە کوفرەدا بە بەرنامەی کوفرەدا خوایە ئێمە دوعای هیدایەتی بۆ بکەین خوای ئەگەر قابلی هیدایەتە چاکە بێ ئیستاع بێ خوای هیدایەتی بێ خوای ئەگەر چاک نابێ عالیەها سافی لەها خۆی و جێژداشن ناوبەری یا ربی خوای سوکر ڕسوایان کەی یا ربی خوای لە کۆڵ میلەتیان کەیتەوە یا ربی خوای غیرەت بەی بەم میلەتە داوای حەق و مافی خۆی بکە داوای دینی خۆی بکە داوای پاراستنی ئەخلاق و دینی بکە حیا و شەرممان بیتێ پەروەردگارە یا ربی خوای لە بێحەیایی و بێشەرمی پارێزراومان کەی لەوە زیاتر بێحەیامان نەکەی بێشەرممان نەکەی بێغیرەتمان نەکەی بەرامبەر بە دینمان خاکمان وڵاتمان نیشتیمانمان نەترسین لە زاڵ مستەمکار ئاگامان لە خۆمان و ماڵ و منداڵمان پەروەردگارە یا ربی خوای لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت پەروەردگارە یا ربی خوای بە ئیمان و دینەوەمان ژەنە بە ئیمان و دینەوەمان برێنە لەسەر ئیمان و دین زیندوومان کەرەوە لەژێر عەرشی خۆت و سێبەری عەرشی خۆتە حەشرمان بکە و دامان بنێ لەسەر چیمەنەکانی باش لەگەڵ پێغەمبەری نازدار و هاوڵانی پێغەمبەرە کۆمان کەیتەوە بە دەستی مبارەکی و پێغەمبەرە عەزیم و نازدارە ئاوی کەوسەرمان بیتێ لە توێنێتی و نەکبەتی قیامەت ڕزگارمان بێ دەرمان نەکا و بانگمان بکە خوایە یەک قەترە لە حیا و شەرمی پێغەمبەر بەی بە خۆمان و خێزان و ماڵ و منداڵمان
بەو حیا و شەرمەوە بژین و ببرین و زندوو بینەوە یا ربی خوایەگیان لە بێحیایی و بێشەرمی لامان دەی آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.